ئێمە وەکو مامۆستایانی گرێبەست نووری ناحیە بالیسان وەسەر بە پەروەردەی شەقڵاوین کامل هەستاوین بەگرتبوونەوە داوای حەق و مافی خۆمان دەکەنەوە بریتە لاپێدانی موچە ئەو موچانەی مانجی 7 و 8 و 12 کە تاکو ئێستا دابش نەکراوە کەچی موچەی مانجی 7 و 8 سەردەمی وانە بێژەکە بەنیوە موچە دەماندنێ بەڵام کەچی ئێستاوە 5 مانگە هەموو پەروەردەکانی تری دابش کراوە تەنها پەروەردەی شەقڵاوە نەبێ دابشی نەکردووە. وەڵی داواکاریەکەمان پێدانی موچەی لە کاتی خۆی ئێستا مامۆستانی گرێبەست هەستین بە خۆپیشاندان و نەچوونی هۆڵەکانی خوێندن لەبەر ئەوەی 3 مانگ موچێکت پێدەن بەڕاستی ئەوە نەخێرە لە پای ئەو هەموو مادی بوونە یعنی هیچ موچێکمانە ماوەی هەفتەیەکە بایکۆتمان کردووە بەهۆی ئەوەی کە موچەکانمان دواکەوێ لەگەڵ میلاک نییە هەروەها مافەکانمان دەستەبەر نیە وەکو میلاک پێویستە وەزارەتی پەروەردە موچەکانمان یەک بخا لەگەڵ میلاکات بێگومان هەڕەشەکرا هەندێک مەکتەب گوتبوویان 30,000 لە موچەکەتان نەبڕین ئەگەر نێنەوە دەوام ناغیاب نەدراون بەس ڕۆژانی داهاتوە گە بەردەوام بین غیاب نەدەن حتمما لەلایەن تەربیە شەقراوە. یعنی ناکرێت کە بەشێک لە بەڕێوبەرەکانی ئەو سنوورە فشار لە مامۆستایان بکەن کەوا بەشداری خۆپشاندان نەکەن بەشداری بایکۆت نەکەن لە کاتێکدا ئەوان مامۆستایانی هەمیشەین مدیرەکان یعنی موچەکانیان بێ مشکلیە کە 3 مانگ جارێک بێت زۆر زیاترەکە لەوەی کە مانگانە مامۆستایانی گرێبەست موچەکانی خۆیان وەربگرن یعنی ناکرێت ئەوان ڕەچاوی ئەوەی نەکەن ئەو مامۆستایە کە لە لای ئەوانە مافیە خوورێت لێ نەگەڕێت داوای مافی خۆی بکات لێ داواکارم کە بەڕێوبەرەکانی پشتی مامۆستایانیان بگرێن چونکە هەر ئەوانن کە خوێندن و سیستەمی خوێندنیان لە بۆ ئەوان ڕاگرتووە. حکومەت مافەکانی نەداینە هەتا ئێستا موچەی مانجی 7 و 8 نەهاتووە کە مانجی تەنها 200,000 700 کە مافەکەی نەداینێ ئامادەشنی نەبچینەوە هۆڵەکانی خوێندن هەتا موچەکانمان بە تەواوی دابینەکە.